پێش دەستپێکردن ئەگەر ئارەزووی پشگیریکردنی کەناڵەکەی ئێمە دەکەن ئەوە کەناڵێکی کوردی تایبەت بە بڵاوکردنەوەی زانیاریمان بۆ هێناون دەتوانن لە ڕێگەی سبسکرایبکردنی ئەم کەناڵە پشگیری زیاتری کەناڵەکەی ئێمەش بکەن بۆ بەردەوام بوونمان لەسەر کارەکانمان. لینکی ئەم کەناڵەمان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. هیوادارم بینەرە خۆشەویستەکانمان سبسکرایبی ئەم کەناڵەمان بۆ بکەن تا ئێمەش زیاتر بەردەوام بین لە خزمەتکردنی ئێوەی ئەزیز بە باشترینی ڤیدیۆکان. سڵاوتان لێبێ خۆشەویستان، هەمومان ژمارەیەکی زۆر فیلمی دیکۆمنتاریمان بینیوە کە کۆمەڵێک زانای بواری زانستی زیندەزانی تیایدا هەوڵێکی زۆر دەدەن بۆ دەرهێنانی پاشماوەی بە بەردبووی هەزاران ساڵ لەمەوبەر. بەڵام تەنها جیاوازی ئەوەیە کە لەم بەشەدا نەک هەر ئێسکی نێژراو دەبینین، بەڵکو ئاژەڵانی پێش مێژوش دەبینین کە لە دۆخێکی تەواو جیاوازدا دۆزراونەتەوە. ئەمەش جێپەنجەیەکی دیاری کراو لەسەر زانستی ئەمڕۆ بەجێ دەهێڵێ. لەم ڤیدیۆیشدا باسی 7 ئاژەڵی پێشمێژوو دەکەین و هۆکاری ئەوە دەخینە ڕوو کە چۆن لە ناو سەهۆڵدا مۆمیاکراون. گەر تۆش گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانیت تا کۆتای ڤیدیۆکەمان بینەربی. بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندوو بوونمان نەک فرمانێک خۆشحاڵ دەبین گەر پشگیریمان بکەی بەڵایکردنی ئەم ڤیدیۆیە و هەروەها دەتوان سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. حوتەم جەستەی باڵندەی لیموا لە ساڵی 1986 کۆمەڵێک شاخەوان لە گەشتێکدا بوون بۆ گەڕان لە ناو ئەشکەوتەکانی چیای ئۆن لە نیوزلەندا. لەوێشدا چنگێکی زەبەلاحیان دۆزیەوە کە شێوەیەکی سەیر و سەمەرەی هەبوو. بەڕای زۆرینەیان پێدەچوو سەر بە ئاژەڵێک بن کە بەم دواییە مردووە. بەڵام شیکاری تاقیگەیی پژڕاستی کردەوە کە مێژووی نمونونەکە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 3000 ساڵ لەمەوبەر. دۆزینەوەکەش باڵندەی زەبەلاح و مەترسیداری لیموا بوو کە تەمەنی نزیکەی 500 ساڵ بووە. شەشەم دایناسۆرەکان. لە ساڵی 2004 تیمێکی ئەمریکی دەستیان گەیشت بە 2 جۆر لە بەردبووی دایناسۆر لە ئەنتارکتیکا. بە بەربووی یەکەمیان دایناسۆرێکی گۆشتخۆرە و بەرزیەکەی 1 مەتر و 80 سانتیمەترە و هاوشێوەی ڤێلۆسیراپتۆرە و سەبارەت بە بەردبووی دووەم دایناسۆرێکی زەبەلاحی گیاخۆرە و بەرزیەکەشی 9 مەترە و ئەم بە بەردبووە لە بەرزی 3 مەتر و 90 سانتیمەتر دۆزراوەتەوە و مەزەندە دەکرێت هەر یەکەیان لە نێوان 150 بۆ 200 ملیۆن ساڵ لەمەوبەر لەسەر زەوی ژیابن. پێنجەم شێری ئەشکەوت. چەند شتێک لە جستەی ئەم شێرە هەیە بۆ ئەوەی خۆی لە کەش و هەوای سارد بپارێزێ. بەم شێوەیە 2 بێسووی شێر لە ئەشکەوتدا دۆزرانەوە. بەپێی خەمڵاندنەکان 2 هەفتە دوای لەدایک بوونیان مردوون و لە ئەشکەوتێکدا دۆزراونەتەوە کە ڕووی لە کەناری ڕووباری ویلیام دین لە سیبیریا کردووە. بەلە بەرچاوگرتنی باری ئایدیالی جستیان لە ناو سەهۆڵەکەدا. ئەم 2 مۆدێلە باشترین دۆزراون لەو جۆرە شێرانەی کە 12000 ساڵ لەمەوبەر ژیاون. شایانی باسە ئەم جۆرە دۆزینەوەیە یەکێکە لە دۆزینەوە بەربڵاوەکانی سیبیریا و بەلە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم وڵاتە جگە لە کەش و هەوای سارد شتێکی هەیە کە پێی دەوترێت پەرمافرۆست کە هەر شتێک دەهێڵێتەوە بۆ هەمیشەیی بەبەستووی. هەروەها یارمەتی دەرە بۆ ئەوەی هەر جەستەیەک لە ژێر زەویدا وەک خۆی بمێنێتەوە. چوارەم بەیسۆن برێسکێس. ڕەنگە کەم کەس ئەم ئاژەڵا بناسێ چونکە لە کۆتایی سەردەمی سەهۆڵبەنداندا لە ناوچووە واتە نزیکەی 11 ملیۆن ساڵ لەمەوبەر. بەڵام تیمێکی توێژەرانی ئەکادیمیای ڕووسی بە بەردبووی ئەم گیاندارەیان دۆزیوەتەوە کە لە ڕۆژهەڵاتی سیبیریا بەستە بووی. ئەمە تەواوترین مۆمیای بەستووی ئەم جۆرە ئاژەڵەیە کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 9800 ساڵ لەمەوبەر. شایانی باسە هەموو جستی ئاژەڵەکە بە ئەندامەکانیەوە لە دۆخێکی تەواودا بوون. تەنانەت مێشک و دڵ و خوێنبەرەکانی و تەواوی کۆ ئەندامەکانی هەرسی لە دۆخێکی تەواودا بوون. تەنها کەمێک چەوری لە دەوری سکیدا نەبوو. ئەمە ژوای کرد توێژەران باوەڕیان بەوە هەبێت کە ئاژەڵەکە لە برساندا مردووە. سێم نۆدۆساورۆس. لە ساڵی 2011دا جارێکی دیکە پاشماوەی دایناسۆر دۆزرایەوە. بەڵام ئەم جاریان ئەم دایناسۆرە لە ناو سەهۆڵدا نەبووە و ئەوەی لەوەش سەرنجڕاکێشترە ئەوەیە کە جیاواز بوو لە هەموو بەبەردبووەکانی تر بەو پێی کە تەواوترین بەبەرد بووە کە تا ئێستا دۆزراوەتەوە.
ئەم دۆزینەوەی لە شاری ئەلبێرتای کەنەدا لەلایەن کارمەندە سادەکانەوە دۆزرایەوە بە بردبووەکە بە تەواوی پارێزراو بوو بە جۆرێک کە کێشی ئاژەڵەکە لە کێشی سەرەتایی خۆی کە تۆن و نیوێکە کەم نەبووتەوە لە ماوەی تەمەنیدا. دووەم، مامۆث سەبارەت بە بچووکێکی وەک ئەم ئاژەڵە لە ساڵی 2010 لە بازنەی جەمسەری باکوور دۆزرایەوە. زانایان مێژووی ئەم بەبردبووەیان بۆ 39,000 ساڵ لەمەوبەر گەڕاندووەتەوە و کاتێکیش کە ئەم ئاژەڵە مردووە تەمەنی 2 ساڵ بووە. چیرۆکی ئەم ئاژەڵە زۆر دڵتەزێنە چونکە دایکی لە دەستدا بوو دوای ڕاوکردن، دواتر بۆ ماوەی چەند کیلۆمەترێک هەڵهاتووە تا بەهۆی برسێتی زۆر و ساردی جستەیەوە بە ماندوویەوە کەوتووە و ئەمەش بۆتە هۆی گیان لە دەستدانی. تا ئەمڕۆژ پارێزراوترین نمونەیە لە جیهاندا و زانایان بیر لە بەکارهێنانی DNA-یەکی دەکەنەوە بۆ مەبەستی کلۆنکردن. لە کۆتاییدا بەم نمونەیەش دەگەین سەرمای زۆر تەرمی بەسکە سەگێکی بەتەواوی هێشتەوە کە 5 ساڵ پێش ئێستا لە باکووری رووسیا دۆزرایەوە دوای ئەوەی پێشتر پاشماوی سەگی بەتەمەنتر لەو سەگا دۆزرایەوە، بەڵام ئەم سەگا لە ڕووی شێوە و مووەکانی و تەنانەت مۆخی مێشکی بە تەواوی پارێزراو بوو. توێژەران پیان وایە ڕەنگە سەگەکە لە کاتی لەرزینێکی زەویدا مردبێ و لە ناو بەستەڵەکی هەمیشەییدا بە بەستووی مابێتەوە تاوەکو بە شێوەیەکی سروشتی مۆمیا کراوە. ئەم ئاژەڵە لەگەڵ مرۆڤەکاندا ژیاوە لە کیشوەری ئاسیا لە ماوەی 13 بۆ 14,000 ساڵ لەمەوبەر، لە کاتێکدا لە ئەوروپا و سیبیریا پاشماوەی بە بردبووی هاوشێوەی سەگەکان دۆزرایەوە کە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ 30,000 ساڵ لەمەوبەر. بێگومان سەگ هەمیشە باشترین هاوڕێی مرۆڤ بووە. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەم جارەمان. ئێوەش کام ئاژەڵ زیاتر سەرنجی ڕاکێشان دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکە. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.